بسم الله الرحمن الرحيم. بنای خوای بەخشندە و میهرەبان. ئینشاءالله دووهەمین چیرۆکی ئەم کتێبە ئەخوێنینەوە کە پێشتری شارەتمان پێدا بە ناوی ئادەم و حەوا دەرزەمین. ئادەم و حەوا لەسەر زەوین. خوداوەند فەرمان دات، خوداوەند واتە خوددا فەرمانیدا حالا ئێستا کە قەدری بەهشت، کە نرخی بەهشت، کە قەدری بەهشتی خۆشبەختی ڕا نەدانستیت، کە نرخی بەهشتی خۆشبەختیتان نەزانی، نەدانستیت واتە نەزانی، بە بەرخودتان هەروەها بەلای خۆشتانەوە هەم سابت شد سەلما، سابت شدن واتە سەلما، کە گول میخورید، کە فریو دەخۆن. گول خوردن واتە فری خواردن. و خودتان بە خودتان بەدی میکنید، هەروەها خۆتان لەگەڵ خۆتاندا بەدی میکنید واتە خراپە دەکەن. باید برەوید دەرزەمین زیندگی کنید، دەبێت بڕۆن لەسەر زەمین بژین. بەهشتی خۆشبەختی جای خەتاکاران نیست. بەهشتی خۆشبەختی جای خەتاکاران نیست، جێگەی هەڵەکاران نییە. ناچار، هەر ناچارەکەی خۆمانە، دەرزەمین میانی شما و شەیتان دشمنی خواهد بود. لەسەر زەوی میانی شما لە نێوان ئێوە و شەیتان دشمنی خواهد بود، دژمنایەتی دروست دەبێت. و تا قیامەت، هەروەها تاوەکو قیامەت باید واتە دەبێت ئەس وەسوەسێ و لە وەسوەسەی ئەو پەرهیز کنید، خۆتان بپارێزن. برەوید بە زەمین، بڕۆن بۆ سەر زەمین و بعد ئەزین باید خودتان کار کنید. لەمە بەدووە، بعد ئەزین لەمە بەدووە باید دەبێت خۆتان کار کنید، کار بکەن. و زەمین را هەروەها زەمین ئاباد کنید، ئاوەدان بکەنەوە. و دەرئان لەوێدا واتە لە زەویدا زیندگی کنید و سعی کنید بژین و زیندگی کنید واتە بژین و سعی کنید هەوڵ بدەن تا خودتان بە یەکدیگەر بەدی نەکنید، تاوەکو خۆتان بە یەکدیگەر واتە لەگەڵ یەکتریە بەدی نەکنید، خراپە نەکەن. کەسێک کە گوناه ئەنجام بدات ئەز ئاسایش، لە ئاسایش و ئارامش، هەروەها لە ئارامی سەهمی نەخواهد داشت، بەشێکی نابێت. و کەسی کە ئەز بەدیها پەشیمان باشد، کەسێکیش کە لە خراپەکانی بەدی واتە خراپە ئەو هایە کە ئەچێتە سەری ئیکاتە جەمع، لە خراپەکانی پەشیمان باشد، پەشیمان بێت، تەوبە میکوند، تەوبە دەکات. ئادەم و حەوا ئەز بەهشت بیرون کردند. ئادەم و حەوایان لە بەهشت دەرکرد، بیرون کردن واتە دەریان کردن. و بە زەمین فرستادن و ناردیانن بۆ سەر زەوی. میگویند، دەڵێن ئادەم تا ساڵها ئەس پەشیمانی، ئادەم تاوەکو ساڵەهای ساڵ ئەس پەشیمانی لە دەست پەشیمانی گریە میکرد و دەگریا و بعد دواتر کەمکەم بە زیندگی زەمینی کەمەکەمە بە ژیانی زەمینی عادەت کرد و عادەتی کرد و بە کۆمەکی هەم وەسایلی زیندگی خود را فراهم کردند. هەروەها بە یارمەتی پێما بە لێراڵە بە کۆمەکی حەوا، بەس حەواکە پەڕیوە، بە کۆمەکی حەوا وەسایلەکانی زیندگی خۆیان، ژیانی خۆیانیان فراهم کرد، هەر خۆشمان دەڵین فراهم کرد. ئەڤەل ئەس بەرگی درەختان و بعد ئەس پوستی حیوانات، لە ئەوەڵەوە سەرەتا لە گەڵای درەختەکان، بەرگ واتە گەڵا، و بعد ئەس پوستی حیوانات، دواتر لە پێستی حیوانات، پوست واتە پێست، لیباس جل دروستیان کرد. با فکر و هوشی خود، بە فیکر و هۆشی خۆیان بە کەشت و زەرع پەرداختن. کشت واتە کشت و کاڵ و زەرع واتە چاندن پەرداختن، خۆیان پێوە سەرقاڵ کرد. و ئەس حیوانات کۆمەک گرفتند، لە ئاژەڵان کۆمەکیان وەرگرت. ڕۆژهای ئەڤەل، ڕۆژەکانی ئەوەڵ، دەرغاری کوه منزل کردن. لە ئەشکەوت، ئەگەر وایەک لەو بیناهێ دەڵین دەرغار و کوه واتە لە ئەشکەوت و لە کێو، ئەگەر کەسرە بێڵین دەرغاری کوه واتە لە ئەشکەوتی ناو کێوەکانە منزل کردند.
ماڵیان دروست کرد و بەعد دوای ئەوە خانە ساختند و ماڵیان دروست کرد و هەر ڕۆژ چیزهای تازەی اختراعکردن هەموو ڕۆژێک چیزهای تازەی شتگەلی تازەیان اختراعکردن دروست کرد میگوێن دەڵێن یەک ڕۆژ ئادەم داشت ڕۆژێکیان ئادەم خەریک بوو داشت واتە خەریک بوون باگاوی بەگایەک زەمین ڕاشەخم میکرد زەوی دەکێڵە گاو نافەرمانی کرد و ئادەم باچووبی ڵێ گایەکە نافەرمانی کرد سەرپێچی کرد و ئادەم باچووبی ئادەمیش بە دارێک بە چیلکەیەک بە لقەدارێک بەرسەرێ گاو زەد دای بەسەری گایەکەیە گاو گوت گایەکە گوتی چرا میزەنی بۆچی لێم ئەدەیت ئادەم گفت ئادەم وتی بەرای ئینکە لەبەر ئەوەی نافەرمانی میکنی سەرپێچی دەکەیت گاو گفت گایەکە گوتی عەجەب ئادەمی بئینسافی هەستی عەجەب ئادەمی بئینسافی هەستی واتە چ ئادەمێکی چ مرۆڤێکی بێ ئینساف و بێوجدانی تۆ هەم دەربەهەشت توش لە بەهەشتا نافەرمانی کردی بێفەرمانیت کرد وەلی خوددا تۆ ڕانەزت بەڵام خوددا لە تۆی نەدا تۆ هەم تۆیش حەق نەداری مەرە بزەنی تۆیش حەقت نییە لە من بدەیت و ئادەم شەرمەندە شد ئادەم شەرمەزار بوو بە خۆی داشکاوە و بە خوددا گفت بە خودای فەرموو خودایە من بە گوناهی خود اعتراف کردم توبه کردم من بە گوناهی خود من سەبارەت بە گوناحەکەی خۆم اعتراف کردم دانم پیادانە و توبه کردم هەروەها تەوبەم کرد و مکافاتی ئانرا هەم دارم میکێشم مکافات واتە سزای ئەو تاوانەیش وا خەریکم دارم واتە خەریکم میکێشم دەیکێشم وەلی دیگەر بەڵام چیتر هەر ڕۆژ هەموو ڕۆژێک نەمیدەوانم ناتوانم سەرزەنشی ئین و ئان را تەحەموول کنم سەرزەنشتی ئەم و ئەو تەحەموول بکەم کاری کون کە ئین حەیوانات هەر ڕۆژ کارێک بکە ئەم ئاژەڵانە هەموو ڕۆژێک مەرا سەرزەنش نەکونت من سەرزەنش نەکەن و ئەزان ڕۆژ دیگەر حەیوانات لەو ڕۆژەوە چیتر حەیواناتەکان نەتەوانستن حرف بزنند نەیانتوانی قسە بکەن و ئەز هەمین جا بود کە قسەی حەیوانات و نەسیحەتکردن هەر لێرەدا بوو کە چیرۆکی قسە واتە چیرۆک حیوانات و نەسیحەتکردن ئەس قەول ئانها لێرەوە بوو کە چیرۆکی حیوانات و نەسیحەتکردن واتە ئامۆژگاریکردن ئەس قەولی ئانها لە قسەی ئەوان مردم یاد گرفتن خەڵکی فێر بوون واتە خەڵکی گوایە لە ئاژەڵ و فێری نەسیحەت بوون چیرۆکی پێشتر بنەخوێندەوە کە باسی سەرپێچێکی ئادەم ئەکات لەگەڵ حەوایە سەلامی خوان لێبێت لەبەرەوەی ئیسرائیلاتی زۆر تایە ئەمەیش ئیسرائیلاتی تایە بەڵام ئێمە مەبەسمان لێی خودی چیرۆکەکەیە مەبەسمان لێی خودی وشەکانە زمانەکەی سادەیە و ئیسفادی لێگەرنا بەشێکی زۆری ئەم قسانە هیچ ئەسڵ ئەساسێکیان نییە وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته